بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ هیوادارم ئەمڕۆتان پڕ بێ لە خەیر و بەرەکەت و لە هەرجەیەک هەن جوانترین سڵاوی خوای گەورەشتان لێبێت. ئەمڕۆ خۆشحاڵم لە خزمەتانم بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تری پەیامی ڕۆژ بۆ کۆمەڵێک بڕگەوابەتی جیاواز. تەوەری یەکەمیان قسەکردنە لەسەر گرنگیدان با کەلتور و بابەتی عرفانیەکان بە تایبەتی بەراوردێک دەکەین لە نێوان کوردستانی خۆمان و هەروە کوردستانی ڕۆژهەڵاتی ئێران لەوەی کە لە بابەتە کەلتوریەکەیە ڕەنگە هەندێک گلەییمان لە خۆمان هەبێت لە پاراستنی کەلتوری ڕەسەنی کوردەواریدا. بۆیە میوانێکی تایبەتم لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە لێر لە ستۆدیۆ ئامادەی قسە لەسەر و بابەتە دەکەین. تەوەری دووەمان قسەکردن لەسەر بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژی ئافرەتان و میوانێکی تایبەتم دەبێت لە هەولێرەوە قسە لەسەر و پرسە دەکەین هەرچەندە ساڵانە هەناوە زۆر جاران پرسە دەوروژێنرێت بە تایبەتی قسە لەسەر سێ ڕۆژی ڕابردووی خۆپشاندانی قوتابیان دەکەین لەوەی کە چۆن هەندێک لە هێزانیەکان ڕوبەڕووی قوتابیانی ئافرەتان بوونەتەوە و پرسەکانی دیکەش تایبەت بە ئافرەتان باز دەکەین کە ئەمە دوو تەوەری سەرەکی پەیامی ڕۆژی ئەمڕۆمان دەبێت. جیاواز لەمە ئەو زانیار و چالاکیانەی کە لە شارەکانی هەرێمی کوردستان ڕوو دەدەن لە ڕێگەی پەیامێرەکانەوە دەیگوازینەوە بۆتان. سەرەتا دەچینە لای پێشبینیەکانی کەش و هەوا. کاتێک باز لە پاراستنی کەلتور و عیرفانیەتی خۆمان دەکەین دەگەڕێنەوە بۆ ئەوەی کە لە باشووری کوردستان ساڵانێکە لە ناو یەک ساڵدا تەنها ڕۆژێک تەرخانەکەین بۆ جلی کوردی. ئایا پاراستنی کەلتور بەم شێوازە دەبێت؟ با بەراوردێک بکەین بە ڕۆژهەڵاتی کوردستانەوە. لەوێ چی؟ ئایا لەوێ هیچ نەبێت لە ناوچە کوردیەکان وەکو ئێمە تەنها ڕۆژێک بە جلوبەرگی کوردیەوە دەچنە دەرەوە یاخۆت ئایا بۆ سەرکار و دەوام جلی کوردی قەدەغێ لە زانکۆ پەیمانەکاندا یاخود لە دازگا فەرمی حکومیەکاندا یا وەکو ئێمن. بە گشتی قسە لەسەر گرنگیدان بە کەلتور و فەرهەنگ دەکەین بە میوانداری زۆر بەڕێز بەهزاد مەولایی بەرپرسی ناوەندی چاپەمەنی ئاڵای ڕووناکی. کاک بەهزاد بەخێر بێ. بەخێر بێ لەوەی کە ئێستا ڕۆژهەڵاتیەک میوانی ئێمەیە. خزمەتان سپاسی جەناب تەکەم. گرنگیدان بە کەلتور و عیرفانیەت بە سەرەتا لەسەر کەلتورەکە قسە بکەین. چۆن دەبێت گرنگی بە کەلتور بدەین؟ بەناو یادیخوا سپاس بۆ جەناب تو بۆ بەرنامە جوانەکەت کە ئەم دەرفەتان بۆ ئێمە ڕەخسان. وەکو دیارە هەر گەلوونەتەوەیەک یەکێک لە نیشانەکانی حیاتی مانەوەی هەر نەتەوەیەک پاراستنی ئەو کەلتورەیە و دەست بە دەستکردنی ئەو کەلتورەیە بۆ جێلی نوێوە بۆ نەسڵەکانی داهاتووی خۆیان. زمان و کەلتور بەشێکە لە ئەو شتە سەرەکیانەی کە هەر نەتەوەیەک پێی پابەندە لە تەواوی عالەمە. کەلتور واتایەکی زۆر بەرفراوانە کە حتا هەندێک لە زانایانی کەلتورناسی ینی عەقیدە ئەخەنە بابی فەرهەنگ ینی دین و عەقیدە و
ڕەسەنایەتی هەر گەلوونەتەوەیەک ئێژن بەشێکە لە فەرهەنگی ئەو میلەتە یا لە کەلتوری ئەو میلەتە جلوبەر زمان ئەنی لەواقع تەواوی ئەو شتە معنەویانی کەوا گەلوونەتەوەی کە توانێت پێی بڵێ منیش هەم وەکو گەلانی تر لە بابی کەلتورا جێگەی ئەبێتەوە کەلتور واتایەکی زۆر زۆر بەرفراوانەوە تەواوی گەلوونەتەوەکانی دنیا تایبەتمەندێکی باشی پێ ئەدەن بۆ ئەو بابەتە بۆ پاراستنی و بۆ ئەوەی کە بە کەماڵی ئەمانەتە پێشکەشی جیلی داهاتوی خۆیانی بکەن ئێمەش وەکو نەتەوەی کورد بە حەقەت یعنی کەلتورێکی زۆر دەوڵەمەندمان هەیەنی لە گەلانی تری دنیا ئەگەر هیچمان کەمتر نەبێ بە بەراورد لەگەڵ گەلانی تری دنیا لام وایە زۆر لە گەلانی تر پێشکەوتوترین لەو بابەتە کە شتی سەر بە خۆی خۆمانمان هەیەنی جلوبەری خۆمانمان هەیە زمانی تایبەت بە خۆمانمان هەیە لە ناو زمانەکەمانە چەندین زاراوەی جیاوازمان هەیە دابوونەریتی کۆمەڵایەتی تایبەتمان هەیە حتا ئەو ئیسلامەتی و عقایدەی کە ئێمە هەنمە هەندێک ڕەنگ و بۆی بابەتی نەتەوایەتی خۆمانی تێکاتێکەڵ بووە کە لەوانەیە کەمتر ینی بە کوردی کراوە هەندێک شت لەو بابەتانی ئێمە و دروستە عرفانی لە کووردا لە ناو کووردا عرفان هەر بەشێکی زۆر زۆر ئینکار ناپەزیر یا بەشێکی وەکو بڵێ دانەبراوە لە کللتوری ئێمە ئەو عرفانە کوردیەی ئێمەش باز هەندێک تایبەتمەندی هەیە کە لەگەڵ عرفانی گەلانی ترا جیاوازی هەیە ینی من زۆر توێژینەوەم کردووە زۆر شتم لەو بابەتا خوێندووە تۆختی تماشای ئەەکەم تایبەتمەندی هەیە کە لە عرفانی کوردەواریە هەیە لەوانەیە لە ئەدەبیات و عرفانەکانی ترا نەبێت کە ئەگەر دەرفەت بێت لە داهاتوە ئاماژیان پێدەین با لەسەر کەلتورەکە زیاتر بوەستین پاراستنی جلوبەرگ و زمان و ئەو ڕەسەنایەتی کە خودی ئەو نەتەوەیە هەیەی چۆن دەبێ بیپارێزیێت تەنها لەبەرکردنەکەی یاخود دەبێ ناوەندانێکیش هەبن جەهەتێکیش هەبێت لەوەی کە هەوڵ بۆ پاراستنی بدا و ئایا ئێستێمە لە هەرێمی کوردستاندا بۆ نمونە لە دامون دەستگا فەرمیەکانە تەنها ڕۆژێکمان هەیە بۆ جلی کوردی ڕۆژێکمان هەیە بۆ ئاڵا ئایا بەم شێوازە ڕۆژێک بۆ جلی کوردی کەلتوری جلی کوردی دەپارێزرێ لە خاک و نیشتیمانی خۆماندا کەلتور هەم وەکو کەرەستە هەم وەکو ئامانج وایە یعنی ناکرێ تۆ بڵێ ئەمە کەرەسەیەکە بۆ گەشتن بە ئامانج یعنی ئەگەر مەسەڵەن لە باشووری کوردستانەگە هەرێمێکیان دروست کردووە و هەرێمەکەی بە ناوی هەرێمی کوردستان ئیتر بڵێن نێترێمە پێویستمان بە نەماوەکو چەک نییە مەسەن تۆ بڵێ لە کاتی شەڕە ئمە پێویستمان بە چەکە کە شەڕەکە تاوابوو چەکەکەیش با کۆ بکەینەوە کەلتور ئەوە نییە ینی کەلتور شتێکە ئەبێ وەکو چۆن لەشی ئینسان پێویستی بە خوێنە ئەگە هەر جمگەیەک لە ئەندامەکانی بەشەرە ئەگە خوێنی بۆ نەچێکم کەم وشک ئەبێەوە بە قەڵی ماڵێ فەلەج ئەبێەوەیتە ئیش ناکە عەسەبەکانی لە کار ئەکەوێگە خوێنی بۆ نەچوو کەلتوری ژوایە ینی ئەمە کەرەسەیەک نییە کە تۆ گەشتی بە ئامانجێتی دەسی لێ هەڵگری بەڵکو ئەبێ هەتا ئەو کاتێ ئەو نەتەوە ببێ ئەبێ ئەو کەلتوریش لە ناویانە ببێت تەرخانکردنی ڕۆژێک شتێکی باشە لە واقعا بۆ گرنگی پێدان بە بابەتەکە بەڵام قەتعەن ئەوە کەفایەت ناکا بڵێ بۆ یەک ڕۆژی کوردی لەبەرکریە نا هەتا من هەندێ شتم خوێندوتە لەو بابەتانە لە وڵاتانێکا کەوا خەریکن ئیستیعماری وڵاتانی شەرقی ئەکەن و بەتایبەت وڵاتانی ئیسلامی یعنی سەدان کەس خەریکی داڕژانی مۆدلن بۆ جلوبەرگ تۆ بینی بڕۆها بەتایبەت لە جلوبەرگی ئەفرەتانە لە جلوبەرگی مناڵەکانمانە چەندێک گۆڕانکاری دروست ئەبێت چەندێک بە ڕۆژی ئەکەنەوە ئابدەیتی ئەکەنەوە بۆ ئەو ئامانجانێکەوە خۆیان خەریکن بە دوایڕن بەڵام بەداخەوە لە ناونەتەوەی ئێمە کەس لە فکری ئەوان نییە ینی دووسێ جۆرقات هەیە و ئیتر ئەمە پاراستنەکەی و دابوونەریتەکانی و بە ڕۆژکردنی کە تۆ بتوانانی لە مەجامعی جیهانی عەرزەی بکەیت و نیشانی خەڵکی بدەیت کە بڵێ منیش هەموو منیش خۆشتی تایبەت بە خۆم هەیە بەداخۆ ئەمە کەمە ئەنی باوەڕ بفەرموو کاک جەلال ئێستا تۆ ئەگەر بڕۆی تماشای جلوبەرگی ئافرەتانی کوردی بکەیت لەگەڵ جلوبەرگی ئەو شوێنانێکەوە ئاسڵ ئیسلام لێەوە کەشێک وەکو عەرەبەکان هین کوردیەکە زۆر زۆر جوانترە زۆر ئیسلامی تریشە ینی حجابێکی تەواوە ینی ئەگەر ئەوە گۆڕانکاریتیان نەکرێ ئەگەر بپارێزرێ گەر جوانەکانی و حتا زۆر شت لە زانکۆکە بووین تێژونەیەکیان کردبوو لەسەر هین جلوبەرگ و ئەمانە بەشێکی بوو هی باسی
ینی کوردیان کردبوو ینی هەتا جوگرافیا لەسەر ئەم پشتوێنێکەوە ئێمە ئەیبەسیم بۆ پاراستنی گورچیلەکان لە سەرما چکە گورچیلە بە سەرما زۆر تێکەچێ زوو تێکەچێ کە تۆ ئەو پشتوێنە ئەبەسی ئەو شاڵە ئەبەسی ئەوێتە هۆکارێ بۆ ئەوەی کە یا بۆستی نووزیت ئەو مێزەرە و مندیل و ئەوانە کە ئەیان بەست لە کوردەواری خۆمانە ئەبێت پێشتر زۆر بەکەمی سەرێشە لە ناو خەڵکا بەڵامی سە هەر جوانێکە بینی هەر گەنجێکە بینی حەبەخوات وڵا سەرمێشێ بۆچی چونکە ئێمە ئەو شتێکەوە باب و باپیرانی خۆماندایە ناوە لە توولی مێژووی خۆمانە هەمووی ئەمانە هیچ کامێکی بەبێ فایدە نەبوو. باشە کاتێک کە تۆ نایی وەکو فەرمی وەکو جهەتی فەرمی دەستکەی بە پاراستنی کەلتورەکەی خۆت ئایا بە دڵنیاییەوە ئەو کات کەلتوری بیانی زەفەرت پێدەبات؟ واللهی ڕاستی بێخۆ زۆر باشە ئەگەر ینی جهەتێکی فەرمی ئەو ئیشە بکە ئیسێمە لە ئێرانە هیچ جهەتێکی فەرمی نییە بۆ ئەو بابەتە بەڵام لێرە ڕێگریش نییە لێرە پارێزراوترە ینی هەندێک لە شارەکانی ئێمە مەسەن شارێوەکو پاوە شارێوەکو جوانڕۆ بە تایبەت ئەو شارانە ینی تۆ بڕۆ یەک دانە ئەم پانتۆڵە بیانیە نابینی لە ناویانە ئێمە پێڵێن شەرواڵی فارسی پێڵین بە مێڵێن پاتۆڵ چ بەعکسی لە یعنی لە لای ئێمە مەسەن ئەسەن بۆ یەک نەفەر ینی لە دکتۆریان لە ئەندازیاریان لە خوێنەواریان لە نەخوێنەواریان ئەو جلوبەرگیان لە بەرای لە مامۆستایانی هەمووی ئەوە لە شارەکانی تریشە ئەوە باشە بە بەسمەوەی ئەگەر خەڵکەکە خۆیان پابند بن پیۆ ئێمە ئێستامانەمان ناوناوە جلی فەرمی وانە ئێوە ژوان نا کەواتە ئێمە چۆن نەتوانین بیپارێزین لە کاتێکە بە ماڵێن جلی فەرمی و جلی فەرمی ئێمەش ئەوەیە وڵا بۆکوتم ینی ئەگەر جهەتێکی فەرمی ئەو ئیشە بکە باشە بەڵام وەکو خۆی شت ئەزانانی شت بە جهەتی فەرمی ناکرێت بێ لە مێشکی خەڵکەکە ببێ ینی ئەبێ تاکتاکی کۆمەلگا پابند بن بەو شتە ینی پابەتبوونیان بەو بابەتە و حتا هەندێک زۆر ناوەندی لێ کۆڵینەوە لەسەر ئەو بابەتانە بێ کار بکرێ کاری علمی بکرێ کاری زانستی بکرێ کاری ئاکادمیک بکرێ کە ئەو کارانەکرا ینی خەڵکەکە دووبارە ئەبێ ئەم فەرهەنگەیە ئەم کللتورە ئەحیا بکرێتەوە زیندوو بکرێتەوە ڕنگ و بۆیکی تازەی پێ بدرێت کە ئێمە پێویستمان بەمەیە ینی زۆر کەس لەوانەیە بێژێت جلوبەرگیج نییە بۆچکە کەم باسی لەسەر کراوە لەوانەیە مەسەن تۆ خۆت لە شاشەکەی خۆتۆ کەم باسی جلوبەرگی کوردیت کردوێ ئەگە کردمان بە شتێکی عام کردمان بە شتێکی عمومی هەموو کەس باسی لەسەر کرد ینی بە قەوڵی ئێرانی ئەڵێن خود بە خود مۆزوعەکە وای لێتێ ئەبێ بە شتێکی گشتگیر و هەموو کەس پێی پابندە بێ بەڵام ئەگەر شتێ بوو تۆر بە تەما بووی حکوومەت بیکات و ئەبێ لایەنێکی پەیوەندیدار بێتە بەرپرسی ئەو مۆزوع لەم وایە ئەوان نیش ئەو ئیشە باشە ئەتوانین بیرکەینەوە بڵێن کە جەهەتێک نەبێ بیپارێزە ڕەنگە جەهەتێک هەبێت تێکی با ئەتوانین نەمە بڵێن چکۆ کاماژەت پێکرد سەدان کەس هەن ڕەنگە سەرقاڵی مۆدلگەرایی و گۆڕانکاری بن لەسەر جلوبەرگ و کەلتورەکەی تۆ بەڵێ ینی هەر تۆ لە ئیعلامات و تماشاکە چەندین کەناڵی فەزای هەیە فقط عەرزەی جلوبەرگەکە یا مەسەلەن تۆ ئێستا ئەڕۆی خەڵکی من نازان بۆ مناڵمە بێ زۆر باب ئەم لێکۆڵینەوەی لێ بکرێ لە کاری فەرهەنگیە کاک جەلال بە عەکسی ئیشی تر مەسەن ئێمە ئەڵێن لە شتی ئاینیە لە عیرفانە ئەڵێ فارسەکان ئەڵێ 200 گفتە چۆن نیم کردار نیست بەقەی نیوەکردارێک ئەرزش و بایەخی نییە لایخوا تا بڵێ خوام خۆشەوێ بەقەی کە سەرێکی بۆ خەیتە سەجدە و بە دڵ بپاڕیتەوە فرمێسکێکی بۆ بڕژێنی لایخوا ئێنی بەڵام لە کەلتورە بە عەکسە ینی ئەبێ لێکۆڵینەوە وتە زۆر بێ بۆی کە شتەکە جێ ینی بۆ یەک جلوبەرگ ئەبێ ساڵیانی ساڵ لێکۆڵینەوە بکەیت سەدان بەرنامەی لەسەر تۆمار بکەیت ئێستا لە وڵاتانە بە بەرنامە بە پلان خەریکن بەرامبەر ئەم شتانی ئێمە ئەبنەوە بۆی کە ئەو شتێکەوە پیاود بە پلان یا بە پیلان بە هەردووکی هەم بە پلان هەم بە پیلان ینی خەریکن جۆرێک شتمان بۆ دائڕێژن کە ئێمە ئەو جلوبەرگەی خۆمان ئەو ڕەسەنایەتی خۆمان ئەو ئەسالەتەی خۆمان ئەو شتانە بسڕیێتەوە ینی ئەمە هەجمەیەکی عالەمیە لەسەر ئەم وڵاتانە و ئەم بابەتانە ئیسە تۆ بینی زۆر فەرهەنگیش کولتوریش وەکو دین نییە مەسەن بێ وەڵا خوا ئەیپارێزێ من و تۆ نەیپارێزی ناپارێزێت تۆ مەسەن زۆر زمان بۆ لە عالەمان نەماوە ئەستا شوێنەوارێکیشی نەماوە ئێستا تازە مەخطوطاتێکیان لێ دەرەکێت کە چ زمانانێ بووە ینی زۆر نەتەوە بووە سڕاوەتەوە ینی بە جینۆسایدی فەرهەنگی بە جینۆسایدێکی فکری ئەو نەتەوە نەماوە
لەسەر مەسانی تۆ ئەو وڵاتە ئەفریقیانە بڕۆ زۆریان زمانیان ئەگە بڕۆی مێژویان بخێنێتەوە زمانیان شتێکی تر بووە، کولتوریان شتێکی تر بووە. بەڵام کە فەڕەنسا هاتووە وڵاتە زلهێزانە هاتوون و داگیری کردوون بە زمان و بە خاس و خراپیان و هەمویانی گۆڕیوە. بەڵام ئێستا ئێمە بە حەقەت بەشێکی زۆر لە کەلتوری خۆمان منەتباری حوجرەکانمانین. هەرچەند گەلی ئێمە شایدا زۆر ئەو شتە نەزانێک چووکە کەمتر باس کراوە. ئێمە ینی هەموو لە هەموو عالەمە کاکجیران لە هەموو عالەمە ئەگەر تۆ ئیسە بڕۆی هەر وڵاتێک بڕۆی شوێنەواری و ئاسەواری کۆن و مێژووی خۆیان بە ڕێزێک و حرمەتێک ئەگەر ئێستش ئیسفادەی لێ نەکەن کەڵکی لێوە نەگرن شوێنێکیان بۆ تەرخانکرۆ بە ناوی مۆزەخانە و لەوێ بە جیلهای داهاتوی خۆیان ئەڵێنە من لە ڕابردووی ئێمە ئاوا بووە. بەڵام ئێمە حقەت ینی تۆ تماشای مێژووی کورد کە بە تایبەت ئەنی ئێمە حوجرەکان و مزگەوتەکان ئەمەی کە ئەمڕۆ هەمانە ئەوەی کە ئەمڕۆ بە ناوی کورد فەخری پێوەکەین هەمووی لە سای ئیسلام و مزگەوت و حوجرەکانمان و پارێزران و حتا ئێستا لە زۆرێک لە شارە کوردیەکانی ڕۆژهەڵاتیشە تەنها مامۆسایانی ئاینی پابندن بە مەندیل و بەو لیباسە کوردی و جلوبەرگە کوردیەوە. ئەنی زۆر کەس گۆڕیویان ولی ئەوانش جامەدانە مندیل هەموو ئەو شتان مێزەر تەعابیرێکی مختلفە جیاوازیشیان هەیە. جامەدانە ئێمە هینە شتێکی تایبەتە نوعی پارچەی تایبەتە ئێمە پێڵێن جامانە لای ئێمە جامانەمان هەیە ڕشتیمان هەیە مێزەرمان هەیە چیتمان هەیە ئەمە پارچەهایەکە نوع قماشایەکە کە ئەیبەسن. بجەم مەبەستم ئەوە بوو تۆ ئەمڕۆکە لە کوردستانی لە تورکیا باوەڕکە لە حوجرەکانان نەبێ حتا حکوومەتیش بۆ ئەوە بکە بیسڕێتەوە شتێک بە ناوی کورد نەبێ زۆر هەوڵ درراوە تەنها لە حوجرە و لە دەرسی مامۆسایان و لە شێعری مەلای جەزیری و کێکیاو زمانە پارێزراوە. خۆ ئێمە لەم کوردستانی ئێمامە چەندە هەیە کە زانکۆ هاتووەتە ناو کوردستان ئەینا پێشتر خۆ شتێک نەبووە بە ناوی زانکۆ ئیلا حوجرەکان ئەین تۆ نالی مەحوی مەولەوی بێسارانی مەستورەی ئەردەڵان هەژاری مکریانی هەیە من هەمووی ئەمان لە هیچیان لە زانکۆ نیان خوێندووە هەمووی پەروەردەی دەستی حوجرەکان کە زمانەکە ئێمەیان پاراستووە وتاریان بە زمانی کوردیدا زۆر هەوڵدراوە کە بە زمانی عەرەبی مامۆسایانی ئێمە وتار بدەن لە مێژە بەڵام مامۆسایانی ئێمە لە بەرامبەری ئەمە کوتێکیان خواردووە زیندان ڕۆشتون سجنیان بینیوە فەقە بۆی کە زمانی نەتەوەکەی خۆیان پارێزن و پاراستیشیان الحەق ئەمڕۆ ئەگەر ئێمە نالیمان نەبوایە ئەگەر ئێمە مەحویمان نەبوایە ئەگەر ئێمە پیرەمێردمان نەبوایە ئەگەر ئێمە ئەو هەموو کەڵە شاعیر و کەڵە ئەدیبانەی کورد نەبووە مە شتێک بە ناوی زمانی کوردینە ئەمە و زمانیش نەمانی هەژاری مامۆستا هەژاری ڕەحمەتی ئەفەرمێ زمان یەکەم شتە بۆ پاراستنی هەرگەلوونەتەوەیەک کە تۆ زمانەکەت نەما هەموو هیچیت نامێنێ کە تۆ بە عەرەبی قسەت کرد بە فارسی قسەت کرد بە تورکی ئەگەر مناڵەکەی تۆ نەیزانی بە کوردی قسەت کە ئەگەر نەیزانی بڵێ باوکەوتی بابا ئەگەر نەیزانی بڵێ دایەوتی مامان ئیتر ینی تەواو ینی کەم ئەسڕیێتەوە نەتەوەکەت خەریکە ئەنی زمان یەکەم شتە کە ئەگەر لە بین چوو شتەکان تری بەدوایە لە بین نەچێت. زۆر باشە کە چوویتە ناو حوجرەکانەوە بە پرسیارەوە بکەم عرفان لە حوجرەکانەوە تا چەندە باوەڕت وایە بەشێکە لە با بڵێن تێکەڵە بە کەلتوری کوردەواریەوە یا بەشێکە بە مڵکی کوردەواریی کووردە. والله کاک جەلال ینی کوردستان هەر تەبیعەتی عرفانی تۆ بڕۆ شاخ و داخەی هەورامان بڕۆ ئەو دارستانانە بڕۆ ئەو کانیاوانە ینی ئینسان حەزەکە خواپەرستیکە ینی بەبێ ئیختیار ینی ڕات ئەکێشێ ئەو دیمەنە جوانانەی کە لە کوردستانە هەن و هەر ئەوە بۆتە هۆکارێک کورد زۆر ناسک خەیاڵ بوون ینی خەڵکی ناسک خەیاڵیان زۆرتیا بوو بۆیە زوو باوەشیان بۆ عرفان کردێتەوە عرفان لە کوردستانە هیچ لانکێ لە عالەمی ئیسلامیە بەقەی کوردستان نەیتوانێت عرفان لە ناوخۆیان پەروەردە بکە یعنی ئێستا تۆ ئەو تەریقەتە جیاوازانەی کە هاتوون ینی جارێ عرفان بەشێکە لە دین ینی حقەت ینی ئەو لایەنە ڕۆحی و معنەویە دابڕی ئیمام محەممەدی غەزالی کە فقه هەربوو بە ئەو شتە زاهیریانە هادوتی وتی ئەمە هەر حیاتی تیانە ماوە هەو ئەحیا علومە دینی دانا بۆچی بۆ ئەوەی کە ئەگەر ئەحیا نەبێتەوە ئەگەر ئەمە ئەو ڕۆحە معنەویەی تێ نەخەیتۆ ذکر و نوێژێتەوە وەکو ڕوباتێک فەقەت نوێژ بکەیت و سەرخەیتە نەزانی چی ئەڵێ نەزانی چۆن مناجات کەی نەزانی چۆن لەگەڵ خواتێ کەڵبی نەزانی خۆشەویستی خوا لە چه ئاسایکایە خۆشەویستی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە چه ئاسایە نەزانی عشق چییە نەڕۆیتە ئەو وادیە و نەزانی ئەو بابەتیە و تەی نەکەی ئەو مەقاماتە هیچت لێ حاڵی نابێ ینی مرۆڤ زۆر عەزیەت ئەبینێ ینی تۆ تەسەوور کە ئەگەر تۆ عشقێک نەبێ
ئەگەر تۆ عرفان و معریفەتێک نەبێ 5 فەرزە نوێژ بکەی ڕۆژی 5 جار یەک وشە تکرارەکەیت و ئەخر ئیسان لێ ئەبێزیە ها ئەگە معنەویاتێکی تیانە بێ ینی تۆ چەند ساڵ هین وایە 70 ساڵ نوێژەکە ینی ئەگەر نوێژێکی بفەوتێ وا ئەزانێت دنیا ڕووخاوە بەسەریە بۆ چیانی ئەم وشە ئەم دروشمە دروش هەر شتێ بێ ساڵێ دوان سیان کە بە 70 ساڵ 80 ساڵ 90 ساڵ ئەم دروشمە ئەڵێتەوە لێشی نابێزیە ئەی تۆ ئیسە خواردنێک خۆشتنی خواردن سێژەم پشسەر یەک بیخۆ لێت ئەبێزیە خۆشتنی خواردەمەنی سێژەم بیخۆ لێت ئەبێزیە بەڵام چییە ئەم معنەویاتە وا تۆ دەیان ساڵ لێ ئەنێژێ هەر جارێ ئەو ئیهدینە الصراط المستەقیمە هەر جارێک ئەی خوێنی بەیانی ئەی خوێنی معنایەکەدا لە دڵتا نیمەڕۆ ئەی خوێنی کە ئیشێکی تر تێ معنایەکی تر ئەدا لە دڵتا ئێوارە و کاتی خەوتن معنایەکی تر ئەدا لە دڵتا هەر جارێکە خۆت ئەخەیتە سەرجە لە بەرامبەری پەروەردگارتە هەر جارە بە معنایە خۆت ئەخەیتە بە ئەنی هیچی عەجیبە تکرار نابێت لێی نابێزی ئەمە معنەویاتە و کوردی ئێمە لەبەر ئەوەی کە مامۆسایانی ئاینی ئێمە وەکو عەرزم کردی تۆ تماشاکە ئەلئەزهەری میسر لە زوو هەیە وانە یا تۆ نظامیەی بەغداد لە زوو هەیە بەڵام کورد نەبووە ینی هەندێجار نیان هێشتووە و لە مێژووە زوڵمی لێکراوە بەڵام ئەو حجرانە ئەو مامۆستایانە ئەو شتیان بۆ ئێمە پاراستەوە تای لەبەر ئەوەی کە مامۆسایانی ئێمە قازی بوون ینی حاکم بوون ڕجلی سیاسی و ڕامیاریمان بوون زانا و دەسەڵاتداری ناومان بوون تۆ ئەبینی هەر ئەو شێخ و مەلانە ئەوانە هەمیشە سەرقافڵەی خەباتی نەتەوەتی ئێمەشیان کردووە بۆیە تۆ ئەبینی ئەو زوهدە کە لە عارفانی کورد باسی ئەەکەن زۆر جیاوازە لەو زوهدەی وا عارفانی ئەو عارفانی تر باوەڕیان بە گۆشەگیریە بەوەی کە تۆ تێکەڵی هیچ نەبی ئەمان ئەڵێن ئەبێت لە ئەوجی تێکەڵاوی لەگەڵ دنیا لە ئەوجی تێکەڵاوی لەگەڵ هینا تەوەکولت لەسەر خوا بێ اعتماد لەسەر خوا بکە چونکە کورد کەسی نەبووە لە مێژووە جگە لە خوا کەسی نەبووە هەر یعنی عرفانێکە ئەسن پڕە لە تەوحید عرفانێکە پڕە لە تەوحید عرفانێکە جگە لە خوا کەسی تیان نابینی باش ئێستا ئەمەش بە هەمان شێواز دەردی کەلتورەکە هەوڵ دەدرێت لێمان بشێوێن زۆر هەوڵدراوە ینی چونکە عیرفانەکە بە جۆرە جۆرەکان کاک بەزار ئێستا کە خەریکە توان بڵم تەوژمێکی زیینوکردنەوەی جارێکتر لە ناونەوەی تازەیە هەیە بەڵام هەستەکەی بەشێکی تیشتی تری پێتێکەڵەکرێ ڕەنگە تەنانە لە تەوحید تۆزێ دەربکرێت ینی ئەمانە چۆن بیپارێزین چۆن باش و خراپەکەی جیا بکەینەوە کاک جەلال عیلم العلم إمام والعمل مقتدى به يعني علم زانياري شرعية كان بيورن اما قرآن فرمودي بيغمر صلى الله عليه وسلم أبد دائما وكو محكها اما لين محكنا زاميو چي بيالنا لطلافروشيا زياركي لأدى سنجي يعني سنجي محكي اما اوي هرشتي لغل شريعتها تيجريها ودين نية تيجريها دين نية بۆیە ئەو تەریقەتانەی موافق بوون ئەو منهەجە عیرفانیانەی موافق بوون کە هەمیشە مامۆستایانی یعنی کەڵە عالمانی دینی ئێمە ڕەهبەرایەتی و پێشەنگایەتی ئەوانەشیان کردو ئەگەر ئەوە نەبێ سەرکەوتو نابن ئەوەیە کە تۆ ئەبینی زۆر یەک لەو بابەتانەی کە لە عیرفانە هەن و ئەمڕۆ هەوڵ ئەدرێ بۆ بەلاڕێدابردنیان ئەیکەنە سیاسی کەسێک کە شیاوی شێخایەتی نییە ئیدعای شێخایەتی ئەکا ئەو مەرجانەی تیانی وەکو لە زۆر بابەتی تریشە ئەوە کراوە مەسەڵەن سەیمە زۆر کەس فتووادا ئەهلیەتی فتوای نییە هەر دوو نامیل کە ئەخوێنێتەوە فتووادا عینی شتە لەویشە یعنی بێعیلمیەک دوورکەوتنەوە لە کتێب کە ئێمە ئەسلی بابەتەکەمان کتێب و دوورکەوتنەوە لە کتێب دوورکەوتنەوە لە عیلم هۆکارێ بۆ هەموو شتەکانمان بەلاڕێیا براوە ئەمڕۆ هەموو شتێک پێویستی بە عیلم حتا دەواجن ینی ئەبێت تۆ بیخوێنی تۆ ناکری ئەدەی چۆن نەکریە ئەمڕۆ مەسەڵەن تۆ کەسێک ئایا ئیسە تۆ ئەگەر سەرمایەدارە بی پارەت بێ ئایا پارەکەت ئەڕۆی لە دەواژنێ یا بە قەوڵی لای ئێمە ئەڵێن جوجە سازی یا مەسەڵەن مۆڕغداری بە قەوڵی فارسەکان ینی ئایا تۆ ئەڕۆی پارەکەی خۆت خەیتە ئەو بابەت و ئەگەر تۆ تەخەسوسێکت نەبێ یا متەخەسسێک لەگەڵتان نەبێ نایکەی حتا ئێستا ئاژەڵداری ئیلمانی تۆ ناڕۆی شوێنێک دانی بۆ ئاژەڵ یا ئەبێ کەسێک دکتۆرێکی ئاژەڵداری لەگەڵا بێ یا ئەبێ خۆت لەو بوارە تەخەڵ ناڕۆی سەرمایەکەت خەیتە ئەو بوارۆ دەی چۆن نەکری ئەمڕۆ کەسێکە هیچێک نازانێ لە شەر لە عیرفان ئەمڕۆ ئیدعای شێخایەتی ئەکا هیچێکی لە شەریعەت نەخوێت و ئیدعای فوقاهەت ئەکا تۆ بینی ئیمامی شافعی ئەڵێ 10 ساڵی عەرەب بووە
بەڕەچەڵک عەرەب 10 ساڵ ئەڕوا لە بادیا دائەنیشێ لەنا ئەو خێڵە دەشتێکیانە دائەنیشێ فقط بۆی کە 150 ساڵ لە دوای ڕیسالەت هاتووە بۆ ئەوەی کە بتوانێت لغاتی سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم وەکو خۆی فەهم کا. شافعی 10 ساڵی ڕەبق ئەڕوا لەنا ئەو خێڵەکیانە دائەنیشێ فقط بۆی کە ئیستلاحات و لغاتی سەردەمی پێغەمبەر کە لە ئەوانە پارێزراوترە بیزانێ فەهمی کا بتوانێت ئیجتیهادی پێ بکە. ئەمڕۆ کابرا دوو نامیلکە ئەخوێنە دوو حەدیث ئەخوێنە فتوای پێ ئەدا. وەکو شێخێک چوار لا ئیلاهە ئیلا الله کردێ ئیدعاکە ژەمع شیخ عەبدولقادری گەیلانی و شاهی نەقشبەند بوو ئەوەدا ئێژێ وەڵام من کوڕەزای کێو اینێکی هەیە شاهی نەقشبەند از شاه نەقشبەند پرسیدن که سلسله شما به کجا میرسد در جواب فرمود سلسله کسی را به جایی نمیرساند. ژە شاهی نەقشبەند کە ئەسەن گەورەترین عارفێک بۆ لە سەردەمی خۆیان پرسیاری لێ ئەکەن سیلسیلەی ئێوە بەکوێ ختم ئەبێ خۆی پێ هەڵبکێشێ هەڵێ لە جووامان نێ من وەڵا سیلسلەیەمێ ئەگاتەوە بە پێغەمبەریا بێ فەرمووی سیلسلە کەس بە هیچ شوێ ناگەیەنێ ئەمەڵی خۆت ئەتگەیەنێ. عرفان یعنی ئەمەڵ یعنی خۆجوانکردن عارفێک ئەڵێ ئەگە هەر یەک لە ئێمە ببین بە گوڵێک ئەگەر دنیا نەکەین بە گوڵستان لانیکە مەتوانین باخچێ دروستکەی من و تۆ بەیەکەوە ها. زۆر باشە لەسەر بەشە جیاوازەکانی کوردستان لە ڕووی عیرفانەوە کامیان زیاتر با بڵێن ئەو عیرفانە ڕەسەنەتیان پاراستووە زیینووە لە ناویانە. وەڵاهی بەعام ئەوەی کە من سەردانم من کوردستانی سووریا تا ئێستا نەچووم بەڵام تورکیا بەعام خەڵکەکە عیرفانی ترن بەعام ینی لەبەر هینەکە عوسمانیەکان ینی لایانی عیرفانیان زۆر گرتووە بەعام عیرفانی ترن بەڵام لە شوێنەکانی تریشا هەن یعنی سە تەریقەی قادریە نەقشبەندیە لە کوردستانی ڕۆژەڵات و لێرە شاهن بەڵام ئەگە بە بەراورد ئێرە بڵێن لای ئێمە پێم وابێ بڕێک بە قووەتر بێتە باشووری کوردستانیش. هۆکاری بە قووەتیەکەی بۆ نمونە لە شوێنە جیاوازەکان لای ئێوە لێرە چییە؟ وڵاهی ینی بە پێی بە نیسبەتی ئەوەی کە ئەو شخصیەتە گرنگانەی و ئەو شێخە بەرحەقانەی کەوا بوون هینە وەکوتم ینی هەموو شتێکی سا ئەسلی هەیە و بەدا تۆ هەندێکە کڕی مۆبایلێک ئەسلی هەیە و بەدەلیشی هەیە کە بەکار هیچ نایە. تەبیعەتەن لە شێخ و لە عالمیش ئەوانە هەر ڕۆیداوانی ئەسڵ و بەدەلیانێ لە هەر کوێکا شێخی ئەسڵ ببوو ینی شێخێکی ڕەسەن بەدەلەکە واتە فەیکمان هەیە ینی زۆرن ئەوانە سەر لە خەڵکە شێوێن حەقەت و بۆ قیامەتی خۆشیان خراپە چونکە بەڕاستی ئەو مەرجانی کە بۆ مرشدێک دانراوە لە عیرفانە ینی لە کیا هەیە لەو کەسانی وا مدعی ئەو ڕێبازن بەڵام ینی بەپێی ئەو کەسان ینی لە شوێنێکە ئەگەر شێخێکی بەرحەق بوو بێ ئەگەر عالمانێکی پەروەردە کردوێ مەجموعەیە جیلی لە بەردەسیا بوو بێ ئێستا شەهر لا ئێمە هەن کەسانێک کە لە بەردەستی شێخانێکی بەرحەقا پەروەردە بوون و ئێستا ڕەنگ و بۆیەکی عیرفانیە هەر لە ناوە ئەبین. باشە کاک بەزە چۆن ئەمە عیرفانیەتە لە ناو تاکە زیندوو بکەینەوە نەوەیەکی تازەمان هەیە ئایا تەنها بە شێعر و بە هونەر یاخود دەبێ ئەمە لە ناخیانە بچێنی لە عیبادەتیان لە هەڵسوکەوتی ڕۆژانەیانە ئەمە ڕنگ بداتەوە؟ مەحوی زۆر جوان ئەو بابەتە باسەکە یعنی ئەڵێ مەحوی سەردەمی خۆی ینی حدودی 150 ساڵ لەمەوە پێش سەردەمی مەحوی زۆر لەگەڵ ئێستا پاکتر بوو ینی ئەم هروژمە بێڕەحمە هێشتا نەهاتبووە ناو خەڵک مەحوی لەو سەردەما ئەڵێ ئەم دنیا بەحری فیتنەیە ئەڵێ لەم بەحری فیتنە بەڵکی نەجاتت بدا خودا داوێنی با خودا بگرە بەردە ناخودا بێکەس منم کەسێ لە زوبانم بگان نییە هەمدەم خوددانە ناست و دەم پڕ لە یاخودا عهد و وەفایە سوخرەی هەرستەم گەرێ هەرما بەدادی ئەهلی وەفادا بگا خودا هەرەو کەسەی کە خێری دوعای خێری دی وەلێم هەرەو کەسەی کە خێری دوعای خێری دی وەلێم دائیم دوعامە شەڕی لە من لا بدا خودا تا زوڵمەتی وجودە تەریکی لە نووری عشق تا زوڵمەتی وجودە تەریکی لە نووری عشق سێبەرنەما کە سێبەرنەما هەتاوە مەحوی نەما خودا ینی زۆر جوان ئەو باینی یەکەم غەزەلی مەحویە ئەڵێ ئەم دنیا تەشبیهەکا بە بەحرێکی پڕ لە فیتنە نازام ئێوە چی پێڵێن ئەوەی وا سایەقی کەشتی بێ پێ ئەوترێ ناخودا بە فارسی نازانم چی پێڵێن کاک بازار چونکە کەشتی لێ نییە وڵا هێشتا ناخوداکە باشترە زانم بە زەمێر نازانم ناخودا سایەقی کەشتیەوە کەشتیەوان
ئەڵێ لەم کەسێک کەوتە ناو بەحری فیتنە بەحرێکە مەوجی بوو خەریب و غەرق ببێ ئەڵێ خۆ خودی ناخوداکەیش ئەوە کەشتێکە لێ ئەخورێ خۆشی هەلە تهدیدانی خەریکە ئەوژ ئەخنکێ چکە ئەگە ئەو کەشی هەڵگەڕێتەوە هەمووی پێکۆ ئەخنکن ئەژێ لەویا داوێنی ناخودا بەردە بگرە باخودا جا دوو معنایە هەم ناخودا بە معنای کەسێکە لەگەڵ خوا نییە تەوەکولی لەسەر خۆیەتی تۆ بڕۆ لەگەڵ کەسێکا بە کە تەوەکولی لەسەر خوایە باخودایە نە لەگەڵ خۆیە جام دەفە ئەڵێ لەو سەردەماژە زۆر کەس دەمیان پڕ لە یاخودایە کڵاوە نەچێتە سەرتان هەر دەمیان پڕ لە بەڵام غەیری ئەمە کە سوێندی درۆی پێ بخۆن و بەس ناوی لە ناوە نەما خودا هەر بۆ سوێنە و خوای تەعالا وای فەرموو بە ذاتی خوا و ئەو سوێن و قسە و ئەوە بەڵام هەر لە دەمیانە وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم لە حەدیث فەرمێ لە قوڕیان ناچێتە خوار و قورئان زۆرە خوێندنەوە يعني فقط خوا لسر زاريانا نية لدليانا قلب المؤمن عرش الرحمن يعني أبي خوا لدلا بأوان أوانية جاءت عليه هل كسيك خيري دعاء خيري دي ولا هل كسيك شاكم لقل كردوه دائم دعاء الشر لمن لا بدا خدا هل أجا خرابي بومنا بيت شاكيم قرد يعني بس أما درسي دوام يعني يكم دنيا ببحري فتنة بزانه يعني أو نتيكل مبا كأيتر وابزاني ملواني تاكا تازي وانية تيكوي أخنكي أجر شويتنا أم بحري شو لقل با خدا بنا لقل نا خدا دو سهم كلاوي أو نشيد السرد هالخلوتي خوا بزاروتي خوا وابزاني تماشاي كردي بك تماشاي دلي بك أجر أهلي دلوي تماشاي دليك أهلي دلوي جنوي تماشاي كرديك و شوارمي عليه توقع لخلق نبي بتمان نبي أجر شاكيك اللي قال خلقاك الخلق شاكد بدنه هلو كسيك خيري دعاء خيري دي وليم دائم دعاء الشر لمن لا بدا خدا هر شر بوم نبي سباسي خواشي بكي تا ظلمتي وجوده تريكي لنوري عشق أجر أو حجابه أو سقفه نايل نوري خورك لا إما باحتا وكلا إما با أو حجابه أو ظلمته جاء الظلمة أو نوري حقيقة ومعنوية ونوري إلهي شي مانع وجودي خومان منيته خو پرستي خومان نايل يعني كردو معنا به خومان بوين حجابي عليه خومان تا ظلمتي وجوده تريكي لنوري عشق كسي برنما يعني أو سقف يسبوا بس يبر بسر منتو وعزاني لي حساوينتو أجر أو النمينه كم محوين ما خدا كم تو خد محو بويتو خد پرستي ما أنجا يعني لا يزال يعني خو پرستي خو بزلزاني خو بشدزاني لناخي درون تابع قد بخوانا قي بخوا قشتن يعني خو صفر كردن خو ضربي صفر كردن أنجا أتواني بخوا بقي تاواد لأنه همو إدعاية يدير عرفاني شاده بي خود سفر كيتو أو كات زور سپاس كاك بازات سپاس لوي كا میوانی پیامی روش بي سپاس بو ترخان كرني كاتي خود سپاس بو جنابش بەڵاز دان و خۆشەویستان ناوبڕێکی کورت وەردەگرین و لە بڕگە و بابەتەکانی دیکەی پەیامی ڕۆژا پێتان شاد دەبینەوە. بەڵازیزان لە بڕگەی لەگەڵ پەیامنێران دەچینە هەڵەبجە بزانین زانیاری و چالاکیەکانی هەڵەبجە چین لەوێ سامان فەتەح پەیامنێرمان وەردەگرین. سامان سڵاوی خوا لێبێت ئەم کاتت باش هیوادارم باش و سەلامەت و تەندروست بیت زانیاریەکان لای تۆ چین. بەڵێ جەلال سڵاوتان لێبێ سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێ دیارە من ئێستا لە هۆڵێکم کە هەفتەی بەرەنگاربوونەوەی تون و تیژی ئافرەتان تێدا بەڕێوە دەچێت کە کۆمەڵێک چالاکی جۆرا و جۆر لەم هەفتەیەدا بۆ شارکردنەوەی زیاتری کۆمەڵگە چین و توێژەکانی کۆمەڵگە لێرە بەڕێوە دەچێت لێرە پانێڵێک بەڕێوە دەچێت دیارە ژمارەیەک لە بەرپرسانی ئیداری پارێزگای هەڵەبجە لێرە بەشدار و گفتوگۆ دەکەن دەربارەی گرتنەبەری ئەو ڕۆژوێنانەی کە دەبنەوەی کەمبوونەوەی تون و تیژی دژی ئافرەتان و دیارە بەرپرسانی ئەمنی و وتەبێژی پۆلیسی پارێزگای هەڵەبجەش لێرە وتەیەکی دەبێ و ئامارێکیش دەخاتە ڕوو بۆ زانیاری زیاتر منەچمە لای مامۆستا سارا مامۆستا ئەگەر بێتە ئێرەوە
ئەم پانێڵە بۆ چییە لێرە گفتوگۆ دەربارەی چیەکەن ئاماری نوێ خرێتە ڕوو بەڵێ بەخێراتتانەکەین ئەمڕۆ دەستپێکی هەڵمەتی 16 ڕۆژ بەرەنگاربوونەوەی تونوتیژی دژی ژنانە و لێرە دەستپێکەکە بە بەستنی پانێڵێک دەست پێکات لەم پانێڵەدا بۆ یەکەم جارە لە ماوەی ساڵی ڕابردوودا ئامارەکانی تونوتیژی دژ بە ژنان لە پارێزگای هەڵەبجە ئەخرێتە ڕوو و تیایدا باز لە کەم و کوڕیەکان و کێشانە ئەکرێت کە ژنانی ناوچەکەت ڕوبەڕووی ئەبنەوە و دەست ئەخرێتە سەر کێشەکان و بە هیوای چارەسەرکردنی کێشەکان. کەسانی کێن لێرە گفتوگۆکەن دەربارەی و بابەتانە لێرە زۆربەی ڕێکخراوەکانی ژنان ئامادەن و لایەنی حکومی بەڕێوەبەری نووسینگەی بەرەنگاربوونەوەی تونوتیژی ژنان لێرەیە و لایەنی ڕێکخراوەکانیش ڕێکخراوی نوێ کە ڕێخەری پانێڵەکەیە قسە لەسەر ئەو بابەتانەکەن کە ئەمڕۆ پەیوەندی بە ڕۆژەکانی داهاتووە هەیە لەسەر تونوتیژی ژنان و ئەو کێشە و ڕێکارانەی کە یەتە بەردەمیان. لە ماوەی ڕابردوودا ڕێکخراوی نوێ گەڕانێکی مەدانی کردو بە ناو پارێزگای هەڵەبجە و شار و گوندەکانە بەچی گەشتون وەکوتمان ئەمڕۆ ئامارە ئەخرێتە ڕوو و دیارە لە زۆربەی شوێن و ڕاگەندەکان و ڕێکخراوەکان باز لەوە کرێت کە تونوتیژی نییە لە سنوورەکەیەوە ژنان توژی تونوتیژی نابن و پارێزگای هەڵەبجە خاڵیە لە تونوتیژی بەڵام ئەمان ئەیانەوێت بە ئامارێک و بە داتا و بە ژمارە ئەو تونوتیژیانە بخەنە ڕوو بۆ بینەرانی ئاشکرا بکەن. دەستخۆشی بێت. بەڵێ جەلال لەوێ ئاماژە بۆ وەکەم کە لە ساڵانی ڕابردوودا پارێزگای هەڵەبجەیەکێک بووە لەو پارێزگایانی کە کەمترین ڕێژی تونوتیژی بەرامبەر بە ئافرەتان تێیدا تۆمار کراوە دیارم ئامارە لە بەڕێوەبەراتی لە پۆلیسی پارێزگای هەڵەبجەوە کە ساڵانە ڕای دەگەێنێ ئاماژە بۆوەکە کە پارێزگای هەڵەبجە کەمترین ینی ئەو شوێنێک کە کەمترین تونوتیژی بەرامبەر بە ئافرەتان تێدا تۆمار دەکرێت بە تایبەت ناوچەی ئەورامان کە ساڵی ڕابردووە لە ماوەی 2 ساڵی ڕابردوایی جۆرە تونوتیژێک بەرامبەر بە ئافرەتان تۆمار نەکراوە لە هەرێمی کوردستانیش لەم 16 ڕۆژەدا چەندین چالاکی جۆراوجۆر دەربارەی ڕوبەڕووبوونەوەی تونوتیژی دەربارەی ئافرەتان بەڕێوە دەچێت. زۆر باشە سامان دەمەوە بپرسم دیارە ناوچەی هەڵەبجە و هەورامان بەگشتی کەمترین توندوتیژی بەرامبەر بە ژنان و ئافرەتان تێدا تۆمارکراوە ساڵانە ئەمە هۆکارەکەی بۆچی ئەگەڕێتەوە هەموو ساڵێک دەبێ هەورامان و هەڵەبجە سفر بن یاخود کەمترین حاڵەتیان تێدا تۆمار بکرێت. بەڵێ جەلال دیارە ئەمە ئەوەندەی من کە لە ساڵانی ڕابردووشدا بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنێرمان سامان فەتاح سپاس بۆی کە لە هەڵەبجەوە لەگەڵماناوی. بەڵازیزان تەوەری دووەمان قسەکردنە لەسەر بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان و ئافرەتان دیارە ناوە یاخود ساڵانە و زۆر جاریش هەندێک چالاکی بەرامبەر بە وەستانەوە دژی توندوتیژی بەرامبەر بە ئافرەتان ئەنجام دەدرێت لە هەرێمی کوردستان بەڵام ڕەنگە تا ئێستا ڕێوشوێنێکی جددی نەگیرابێتە بەر بۆ ئەوەی کە توندوتیژی بەرامبەر بە ئافرەتان کەم بکرێتەوە بەڵام ئەوەی کە ئێستش سامان باسی کردەوەی کە زۆر جێگەی سەرنج و تێڕامانە یاخود دەبێت شوێنەکانی دیکەوە جهەتی پەیوەندیدار سەرنجی لە سەردابنیەوەیە کە لە هەڵەبجە و هەورامان کەمترین توندوتیژی بەرامبەر بە ژنان تۆمار دەکرێت کە ئەمە بەشێکی زۆری دەگەڕێتەوە بۆ کەلتور و فەرهەنگ و ڕەنگ هەندێک دابوونەریتی تایبەتی ناوچەکە بەرامبەر بە ئافرەتان کە هەیەە بەڵام تاوان من تەوەری دووەمم لەسەرەوەیە کە گرنگیدان یا وەستانەوە دژی توندوتیژیە بەرامبەر بە ئافرەتان بەڵام ئەوەی کە لە 3 ڕۆژی ڕابردوو لە سلێمانی ڕوویدا ئەمە جێگەی سەرنجەکە بە تایبەتی لەگەڵ میوانەکەم چاوتوێ دەکەم بۆی کە بزانم ئەوەی کە بەرامبەر بە قوتابیانی کچ لە زانکۆ پەیمانەکانی سلێمانیدا کرا بۆچی هیچ ڕێکخراوێکی ژنان نەهاتە سەرخەت بۆچی لایەنە پەیوەندیدارەکان لەسەرم بابەتە هەڵوێستەیان نەبوو لەوەی کە هێزەمنیەکان بەرامبەر بە کچان لە زانکۆ پەیمانەکان ئەنجامیاندا دەچمە هەولێر میوانێکم دەبێت ئەویش خاتو قومریە بەرزنجی سکرتێری ڕێکخراوی خوشکانی ئیسلامیە خاتو قومریە زۆر سپاس بەوە دەرفەتە با لە ناڕەزایەتیەکانی 3 ڕۆژی ڕابردووی سلێمانیەوە دەست پێ بکەمەوەی بەرامبەر بە کچانی زانکۆ پەیمانەکان کرا چی بوو؟ بەناوی خۆی گەورە و میهرەبان بەداخەوە ئێمە لەو ساڵانەی دواییەوە بە تایبەت ئەوە 3 ڕۆژی بەردەوام لەسەر یەک قوتابیانی زانکۆ پەیمانگاکان بە هەردوو ڕەگەزی کچ و کوڕەوە هاتوونەتە سەر شەقامەکان و بە شێوەیەکی مەدەنی ویستیان
داوای حەق و مافی خۆیان بکەن بەڵام بەداخەوە لەلایەن دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانەوە نەک بەدەم داواکەیانەوە نەهاتن بەڵکو هاتن بە هێزی عەسکەری و بە هێزی سەربازی ڕوبەڕووی ئەو داوا ڕەوایی خۆپیشاندەران بوونەوە بە تایبەتی کە ئێمە لە ساڵیادی هەڵمەتی ڕاگەیاندنی توندوتیژین بەرامبەر بە ژنان کە هەڵمەتێکی جیهانیە و 16 ڕۆژ دەخایەنێت بەڵام ژنان و کچانی ئێمە قوتابیانی ئێمە بە شێوەیەکی زۆر نامرۆڤانە و نامەدەنیانە ڕوبەڕووی توندوتیژی بوونەوە و بە ناشرینترین شێوە مامەڵەیان لەگەڵا کرا لە کاتێکە هاتبوونە سەر جادە بۆ ئەوەی داوای ماف و حەقی ڕەوای خۆیان بکەن کە مافێکی زۆر زۆر سەرەتایی بوو کە دابینکردنی بڕێک هاوکاری ماگانە بوو بۆ قوتابیان. زۆر باشە کەواتە ڕۆڵی ڕێکخراوەکانی بەرەنگاربوونەوەی دژی توندشی دژی ژنان بەگشتی ئەوانەی کە لەو بابەتەیە ئیش دەکەن بۆچی هەڵوێستەیان نەبوو بۆچی نەهاتنە دەنگی خۆیان بخەنە پاڵ دەنگی قوتابیانی ناڕازی یاخۆت ڕێگر بن لەوەی کە هێزانیەکان بەم شێوازە ڕەفتار لەگەڵ قوتابی کچدا بکەن. زۆر بەداخەوە ئەو ڕێکخراوانەی کە دروشمی داکۆکیکردن لە مافی ژنان و ڕوبەڕووبوونەوەی توندوتیژی دژی ژنانیان بەرز کردوێتەوە سیرەکەین هەر زۆر خوێن سارد و بێباک و تەنانەت بێدەنگ بوون لە ئاستی ئەو توندوتیژیە گەورەی کە بەرامبەر بە قوتابیان و بەرامبەر بە کچان کرا. ئێمە لە ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان لەگەڵ یەکگرتووی خوشکانی ئیسلامی کوردستان و خوشکانی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان ئیدانەی ئەو کارە ناڕەوایەمان کرد و یادداشتنامەمان بەرز کردەوە بۆ لایەنی پەیوەندیدار و بە هەموو شێوەیەک پاڵپشتی خۆمان بۆ داوای ڕەوای خوێندکاران و پشتیوانی خۆمان دەربڕی بەڵام بەداخەوە ڕێکخراوەکانی تری ژنان کە خۆیان بە داکۆکیکاری مافی ئافرەتان و مافی ژنان و ڕوبەڕووبەکاری توندوتیژی دەزانن تا ئێستا هیچ هەڵوێستێکمان لێ نەبینیون و تا ئێستا بێدەنگ بوون. زۆر باشە کەواتە لە کاتێکە بەڵێ خاتو خۆمریە 3 ڕۆژ 2 ڕۆژ پێش دەستپێکی ئەم خۆپیشاندانانە کۆمەڵێک ژنانەی کە خۆیان بە بەرگریکاری مافی ژنان دەزانن لە سلێمانی جارێکی دیکە کەمپینی ناوی من ناوی دایکمە و ئەم بابەتیان دەوروژان بەڵام دەبینی لەوەی کە 2 ڕۆژی ڕابردوو لە سلێمانی بەرامبەر بە قوتابیانی کچ کرا بێدەنگیان نواند. ئەتوانم لەمەوە بپرسم بڵێم ئەی باشە ئامانجی ئەو هەڵمەتانەی دیکە یا ئەو قسە زلانی کە لەم ڕۆژەیە دروشمە بزلانی کە بەرزی دەکەنەوە ئامانجی چیان لە پشتەوەیە لەوەی کە لە حەقیقەتەکەیان نایەن ڕوبەڕوو ببنەوە و بەرەنگاری ببنەوە بەڵام لە دواوە هەندێک کەمپینی کە دژایەتی کۆمەڵگەی تایە کە دژایەتی خەڵکی تایە و خەڵک دژیان دەوەستێتەوە ڕای دەگەێنن. بەڵێ لە ڕاستیە ئێمە ئەوە گرفتی سەرەکی کۆمەڵگەی کوردی بووە بە تایبەت پاش بەهاری 1992 کە ئێمە بووینە خاوەنی پەرلەمان و حکوومەت و کۆمەڵێکی ئەژماری زۆر ڕێکخراوی مەدەنی و بەناو مەدەنی و بەناو نێودەوڵەتی دێن لە کوردستان کاریان کردووە بۆ بەشێکیان بۆ باز لەوە دەکەن کە داکۆکی لە مافی مرۆڤ و مافی ئافرەتانەکەن بەڵام بەداخەوە مەخابن لە کێشە حەقیقیەکان و گرفتە حەقیقیەکانی کۆمەڵگەی کوردیدا بەردەوام نەیانتوانیوە هەڵوێستێکی وایان هەبێت کە داکۆکیکارێکی سەرسەخت و ڕاستەقینەی مافی مرۆڤ و مافی گەل و مافی ئافرەتان بن بەڵکو دێن کۆمەڵێ پرۆژە و کەلتوری نامۆ بە کۆمەڵگەی کوردەواری ئەهێنە ناوەوە کە نەیتوانیوە تا ئێستا خزمەتێکی حەقیقی واقعی بە کۆمەڵگەی کوردی بکات بەپێی ئەو داتا و ئامارانەی کە لەلایەن بەڕێوەبەرایەتیەکانی توندوتیژی دژی ئافرەتان لە هەرێمی کوردستان بڵاو بۆتەوە لە دەمانگی سەرەتای ساڵی 2021 ئێمە لە سەرجەم پارێزگاکانی هەرێمی کوردستان بێجگە پارێزگای هەڵەبجە کە خۆتان لە سەرەتادا باشتان کرد 12085 سکاڵا تۆمار کراوە کە بەبوونی ڕێکخراوەکانی ژنان
ساڵانە ئەم ئامارانە بەرزە بنەوە و زۆرترین ئاماری توندوتیژی کە تۆمار کراوە و زۆرترین سکاڵا کە تۆمار کراوە لە پارێزگای هەولێرە کە 5114 سکاڵای لەلایەن ژنانەوە تۆمار کراوە و 30 حاڵەتی خۆسووتاندن هەبووە، 19 حاڵەتی خۆکوشتن هەبووە، 17 حاڵەتی کوشتن هەبووە بەس لە پارێزگای هەولێر و 52 حاڵەتی توندوتیژی سێکسی هەبووە و کۆمەڵی ئاماری ترمان لە بەردەمایە لەسەر ئەو توندوتیژیانی کە لە سەرجەم پارێزگاکانی هەرێمی کوردستان ئاکرێ بە بوونی ڕێکخراوەکانی ژنان و ئەژمارێکی زۆر لە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لە دەمانگی سەرەتای ساڵی 2021 61 حاڵەتی خۆکوشتن هەبووە لەلایەن ژنانەوە، 40 حاڵەتی کوشتن هەبووە، 72 حاڵەتی خۆسووتاندن هەبووە و 155 حاڵەتی توندوتیژی سێکسی تۆمار کراوە و لەوانەیە کۆمەڵی ئاماری تریش هەبێت کە تۆمار نەکرابن کەواتە ئەمە نیشانەی چییە؟ نیشانەی ئەوەیە کە کار لەسەر هەندێک پرس و پرۆژە دەکرێت کە بە هیچ شێوەیەک کێشەی کۆمەڵگەی کوردی و کێشەی ئافرەتانی کوردستان و کێشەی ژنانی ئێمە نییە، کێشەی کچانی ئێمە نییە. کێشەی کچانی ئێمە ئەوەیە کە بە لێشاو گەنجانمان وڵات بەجێ هێڵن بەهۆی ناومێدیەوە کەواتە ئەوە کچی ئێمەش لەگەڵ ئەوەی کە کوڕەکان ڕوو لە تاراوگە دەکەن و وڵاتی خۆیان بەجێ دەهێڵن، ئەی ئەو کچانی کە ئەمێننەوە سبەینە داهاتویان چی بەسەردێ ئەوانەی کە زانکۆ پەیمانگا تەواو دەکەن و ناومێ دەبن چیان بەسەردێ. بە پێی و زانیاریانەوە تانایە ئامارەکانی توندوتیژی بەرامبەر بە ژنان بەرز بووەتەوە یاخۆت کەمتر بوون بەراورد بە ساڵانی ڕابردوو؟ بەڵێ زۆریش بەرز بووەتەوە و تەنانەت تەمەنی ئەوانەی کە توندوتیژیان بەرامبەر دەکرێت زیاتر دابەزیوە. ئەمە دیسان گرفتێکی تری سەرەکیە کە بەڕاستی پێویستە زۆر بەجددی هەڵوێستەی لەسەر بکرێ. پێشتر ئەگەر توندوتیژی ئەکرا بەرامبەر ئەوانەی کە تەمەنیان سەر و 18 ساڵ بوو، ئێستا ئەوانەی کە تەمەنیان تەنانەت خوار 18 ساڵیشە توندوتیژیان بەرامبەر دەکرێت. پێشتر ئەوانەی کە توندوتیژیان بەرامبەرەکرا لەوانەیە لە چینێکی تایبەتی کۆمەڵگە بوو بن. ئێستا قوتابیانی زانکۆ و پەیمانگاکان لەلایەن دەسەڵاتەوە لەلایەن حکوومەتەوە توندوتیژیان بەرامبەر دەکرێت. ئێستا بە بەرچاوی میدیاکانەوە بە ڕۆژی ڕووناک کچی خوێندکار ئەدرێتە بەر گولەی هێزێکی ناوخۆیی و هێزێکی کوردی کەواتە توندوتیژیەکان ئەوەی کە ئێمە ئەیبینین و ئەو واقعی کە ئێستا لە کۆمەڵگەی کوردیە بەڕاستی زۆر زەق بووەتەوە و توندوتیژیەکان چ لەسەر ئاستی تاک چ لەسەر ئاستی خێزانەوە چ لەسەر ئاستی کۆمەڵایەتی زۆر زیادیان کردووە نەکەم بوونەتەوە. بۆیە ئێمە ئێستا پشێوی خێزانیمان هەیە، پشێوی کۆمەڵایەتیمان هەیە و نادادیمان هەیە و ناومێدی و بێهیواییمان هەیە لەو کۆمەڵگەیەدا. زۆر باشە کەواتە سەرچاوی هۆکاری یاسەرەکی بەرزبوونەوەی ڕێژەی توندوتیژی بەرامبەر بە ژنان بۆچی دەگەڕێتەوە بە تایبەتی لەو حاڵەتانەی کە پەیوەستن بە خودی ناو پێکاتی خێزانێکەوە جیاواز لەو تەحڕوشانەی کە ڕەنگە لە دەرەوەی خێزان ژنێک بەرامبەری بکرێ یاخۆت لە دەرەوەی خێزانەکەی خۆی بێ هەر حاڵەتەکانی دیکە بەگشتەوەی کە لە ناو خێزانەکەدا ڕوودەدا لە تەلاق لە خۆسووتاندن لە هەندێک حاڵەتی دیکە ئەمە بۆچی ئەگەڕێتەوە؟ ئێمە بە کۆی گشتێت توانین بڵێن ئێستا بووینەتە کۆمەڵگەیەکی قەیراناوی و سەرجەم قەیرانەکان دەستیان لە ناو دەستی یەکداوە بۆ ئەوەی حاڵەتەکانی توندوتیژی بەڕاستی بەرز بنەوە و یەکێک لە گەورەترین قەیرانەکان قەیرانی پەروەردەیە و قەیرانی ئیعلام واتە بە هەموو هۆکارەکانیەوە کە هۆکارێکی گەورەن لە بەرزبوونەوەی توندوتیژی و قەیرانی هاوردەکردنی فکری نامۆ، قەیرانی هاوردەکردنی کەلتوری نامۆ و قەیرانی هاوردەکردنی پرۆژەی بێبنەما و نامۆ بە کۆمەڵگەی کوردەواری وای کردووە کە ئاماری توندوتیژیەکان ڕۆژ بە ڕۆژ و مانگ بە مانگ و ساڵ بە ساڵ زیاتر بن و بەتایبەت ئەو قەیرانەی کە ئیش لەسەر ئەوە دەکات کاڵکردنەوەی ئاینی
ئیسلام و پەروەردەی ئیسلامی و کاڵکردنەوەی کەلتور و دابوونەریتی ڕەسەنی کوردەواری وای کردووە کە ئێمە بەهۆی کۆمەڵی قەیرانی کەڵەکە بوو لەسەر یەکەوە ئاسایشی خێزانی و ئاسایشی کۆمەڵایەتیمان خەریکە بەرەو تێکچوون چووە و تێکچووە. زۆر باشە خاچ خمری ئەوەی کە بەرامبەر بە ئەو دەرەنجامانەی کە بە هۆکاری قەیرانی دارایی ڕوودەدەن لە ناو ئەو هەموو توندوتی ژیانەیە ئەگەر ئێوە زیاتر وردبینیتان کردبێ یاخۆت مختصن بە بابەتەکەەوە کام لە توندوتیژیەکان پەیوەستن بە قەیرانی داراییەوە. کاتێکە دەڵێن پشێوی خێزان و قەیرانی خێزانمان هەیە دیارە بەشێک لە قەیرانەکە گەڕێتەوە بۆ لایەنی ئابووری لە خێزانەکانە کە بەداخەوە چ لە سەرەتای دەستپێکردنی پرۆسەی هاوسەرگیری و پێکەێنانی خێزان کە بە هیچ شێوەیەک لەو هەرێمەدا هیچ خەمێک و خەمێکی جدی لە گەنجان و پێکێنانی پرۆسی خێزان و چوونە ناو پرۆسی خێزانیەوە نییە. تەنانەت ئەگەر ساڵانی ڕابردوو پێشینەیەکی هاوسەرگیری ئەدرا بە گەنجان کە بچنە پرۆسی هاوسەرگیری و ئێستا ئەو پێشینەیەش بڕاوە و نەماوە و هیچ جۆرە پاڵپشتیەکی مادی و معنەوی بۆ گەنجان نییە و پاشان کاتێکە لە خێزانەکانە قەیرانی دارایی هەبوو دیارە قەیرانەکانی تریشی بە شوێنادێت و ئەبێتە هۆکاری ئەوەی کە ئێمە لە کوردی پندێکمان هەیە ئەڵێ کاسەی پڕ ئاشتی ماڵە کە کاسەکە پڕ نەبوو کەواتە پشێوی و ناکۆکی و تونند و تیژێکەوێتە ناو خێزانەکەەوە. بەتایبەت ئێستا ئاستی تەوەقوعە ئاستی تەڵەبات و ئاستی داواکاری تاکەکانی خێزان لەوانەیە جیاوازی کردبێ لەگەڵ ڕابردووە. بۆیە ئێمە هیچ جۆرە پاڵپشتی و پشتیوانیەک چ لەسەر ئاستی حکوومەت و چ لەسەر ئاستی پەیوەندیدارەکان و چ لەسەر ئاستی ڕێکخراوەکان نابینین کە پاڵپشتی خێزانەکان و پاڵپشتی گەنجەکان بکەن بۆ پێکەوەنانی خێزان و دروستکردنی ژیانێکی ئاسوودە. بۆیە ئێمە ئێستا تووشی تەنانەت نەک قەیرانی ناو خێزان تووشی قەیرانی پێکەوەنانی خێزان و دروستکردنی خێزان بووینەتەوە لە هەرێمی کوردستان. بڕۆ ئێستا بە هەزارە گەنجمان هەیە کە هەر قەنەعەتی بەوە نییە لە ترسی بارە دارایی و بارە ئابوووریەکەی کە هیچ سەرچاوەیەکی مەعیشی و هیچ سەرچاوەیەکی بژێوی نییە نایەوێرە بچێتە هەر پرۆسی هاوسەرگیریەوە. بۆیە ئەمەش دیسان جۆرێکی ترە لە قەیران لە هەرێمی کوردستان و خەم لەم بابەتە نەخراوە بەبێ پێویست ئەوە تا پۆل بە پۆل و بڵێن گەنجەکانمان ئەو وڵاتە بەجێ هەیە هێڵن و بەرەو تاراوگە و بەرەو داهاتوێکی زۆر نادیار هەنگاوەنێن و ئەو قەیرانانش کە ئێستا گەر ئێمە ئاماری دادگاکانمان لە بەردەمان نییە ئەو خێزانانش هەشمانە خێزانمان هەیە کە لەوانەیە ساڵەها ساڵە پێکەوە بژین بەڵام ئەمڕۆ بەهۆی قەیرانی داراییەوە بەهۆی نەبوونی بژێویەوە سیرەکەی خێزانەکان لە یەکترازاون و بەداخەوە بەهۆی ئەو لێکترازانی خێزانەوە کۆمەڵێ مناڵیش لەوانەیە بێسەرپەرش بوو بن و ئەمەش کە دیسان کارە ساتێکی ترەوە دیسان قەیرانێکی ترە کە ڕووی لە کۆمەڵگە کردووە. بۆیە بە دڵنیاییەوە بارە ئابوووریەکە بەشێکە لە دروستبوونی قەیران و بەشێکە لە پشێوی خێزانی و پشێوی کۆمەڵایەتی بەشێکی سەرەکی ئاڵباتە. بەڵام بابەتێکی دیکەیە خات و قمریە لەوەی ئێستا بابەتی خۆنمایشکردنی ئەمافرەتانە و ئەم مۆدلگراییەکە هێناویانەتە ئاراوە و بە ناوی فاشۆن بە ناوی هونەرمەند بەناوێکی دیکەوە هەبێ ئەم نمایشکردنی ئافرەتانەی کە هەیە لەم لاولەوە زۆر جار تەنانەت هەندێک بابەت تێکەڵ بە ڕەنگە بە سیاسەتیش بکرێت خەڵاتکردنیان بە سیارەی ئاخر مۆدێل و ئەمانە تا چەندە بەڕاستی بێڕێزیکردنە بەرامبەر بە ئافرەت وچێتە چوارچێوەی تونندوتیژی بەرامبەر بە ئافرەتانەوە. لە ڕاستیە هەر کاتێک مامەڵە لەگەڵ جەستەی ئافرەتا کرا هەر کاتێ مامەڵە لەگەڵ ئافرەتا کرا وەکو کاڵا ئەوە بە دڵنیاییەوە گەورەترین تونندوتیژی بەرامبەر بە ئافرەتان کراوە. بەداخەوە ئەوەی ئێمە ئەیبینین کەمتر تا ئێستا بینیمان ئافرەتێکی سەرکەوتوو
و ئافرەتێکی سەرکەوتوو لە بواری کارەکەی لە بواری زانستی و لە بواری پیشەکەی لەلایەن دەسەڵاتدارانی ئەو هەرێمەوە خەڵاتی ڕێزلێنانی پێدرابێت یا خەڵات کرابێ ئەو دەسەڵاتە و ئەو سیاسەتە و ئەو بەرپرسانە بەداخەوە بۆ مەرامی تایبەتی خۆیان ئافرەتان بەکارەهێنن و بەلای منەوە ئەوە ناشرینترین دیاردەیە کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە کە بە شێوەیەکی زۆر ناشرین ئافرەتان وەکو کاڵا مامەڵەیان لەگەڵا دەکرێت و وەکو تێرکردنی مەرامی جنسی خۆیان بەکارەهێنرێت و پاڵپشتی ئەو ئافرەتانە دەکەن کە کولتور و ڕەسەنایەتی خۆیان بەجێهێڵن و بەرە و بڵێن بەڵێ دیاردەیەک ڕۆشتون کە بە هیچ شێوەیەک لە کۆمەڵگەی کوردەواریە قبول نییە بەڵکو ڕەفزە و ئێمە بە هەموو شێوەیەک دژی ئەو دیاردەین و دژی بەکارهێنانی وەک کاڵای بازرگانی ئافرەتانین بۆیە تا ئێمە نەگەینەوە نەگەڕێینەوە سەر ئەسڵەکەی خۆمان و تا ئەو حکوومەت و دەسەڵات و بەرپرسانە نەیەن کار لەسەر جەوهەری ئافرەت و جەوهەری مافی مرۆڤ و جەوهەری مافی مرۆڤایەتی بکەن بە دڵنیاییەوە داهاتوومان لە ئەمڕۆمان خراپترە بێ بۆیە ئەو پارەی کە لەو کارانەیان سەرفەکرێت لەو پرۆژانەیان سەرفەکرێت ئەگەر بدرێت و اختصاص بکرێت بۆ گەنجانمان بۆ قوتابیانی زانکۆ پەیمانگاکانمان بۆ ئەو کەسانەی کە زانکۆ پەیمانگایان تەواو کردووە و بێهیوا بوون بە دڵنیاییەوە ئێمە کۆمەڵگەیەکی سەقامگیرمانە بێت تا ئەو جۆرە دیاردانە لە کۆمەڵگەیە هەبێت ناسەقامگیری لە کۆمەڵگەیە زیاتر پەرەسێنێت بێهیوایی زیاتر ڕوو لە گەنجانەکات و بێهیوایی و بێ ئەمەکی بەڕاستی سەر باڵە کێشێ بەسەر کۆمەڵگەیە ئەو شێوە مامەڵەکردنە و ئەو جۆرە ئەو ئافرەتانە بازرگانی بەجەستەی خۆیانەوە ئەکەن ئەوە خراپترین ئاستی تێگەیشتن و خراپترین ئاستی پەروەردەی تاگ و پەروەردەی خێزانی و کۆمەڵایەتیە. زۆر باشە ئێمە ئەنجومەنێکی باڵای خانمانمان هەیە کە کۆمەڵی خاتون لەسەری دامەزراون و ڕێگە موچەیەکی باشیشانە بێ یا کۆمەڵێک یا بڕێک بوجە بۆ ئەم ئەنجومەنە تەرخان دەکرێت ئەم ئەنجومەنە چه ڕۆڵێکی هەیە لە کەمکردنەوەی توندوتیژی دیژی ژنان؟ بەپێی ئەوەی کە من ئاگادارم ئەنجومەنی باڵای کاروباری خانمان کە کۆمەڵێ خانم لەسەر ئاستی حیزبەکان لەوێدا کارەکەن کۆمەڵێ کار و پرۆژەیان هەیە ئێمە دەستخۆشییان لێکەین بۆ هەندێک لە کار و پرۆژەکانیان بەڵام تێبینیشمان هەیە لەسەر هەندێک کار و پرۆژەیان کە لە ئێستاە لەوانەیە بۆ ئێمە شتی لەوە پێشترمان هەبێت و وەشتی لەوە جدیترمان هەبێت بۆیە ئەوەی کە من ئەزان من شارەزاییم هەبێت ئەو ئەنجومەنە تا ئێستاش بە فەرمی وابزانم تازە ئێستا خەریکن بە فەرمی ئیشی لەسەرەکەن کە وەکو دامەزراوەیەکی فەرمی بێت لە کوردستانە کار بۆ ئافرەتان بکە و لێرەشەوە تەمەنا دەکەم کار و پرۆژەی و ئەنجومەنە زیاتر خۆماڵی و جەماوەری بێت لە خزمەتی ئافرەتانە بێت نەگەوەی ئەویش بێت کۆمەڵێ پرۆژە و کەلتور ئیش لەسەر بکات کە پێویستی کۆمەڵگەی کوردەواری ئێمە نەبێت. یەکێک لەو پرۆژانەی کە ئێستا ئەنجومەنی باڵای کاروباری خانمانە یانەوەی ئیشی لەسەرەکەن پرۆژەی بڕیاری 1325 نەتەوەیە گرتوەکانە کە ئەو پرۆژە بڕیارە مادام بڕیارێکی نێودەوڵەتیە خزمەت بە پرسی ئافرەتەکات بە مەرجێک بەلاڕێدا نەبرێت چونکە لەو پرۆژەیەدا کار لەسەر بڵێن ژن ئاشتی ئاساییشەکات کە ژن ببێتە سمبولی ئاشتی و ئاسایش لە وڵاتە ئەمە ئەگەر ئیشی لەسەر بکرێت بە واقعی بێتە بواری ئەمەلیەوە خزمەت بە ژنانەکات بەڵام ژن نەکرێتە وەسیلە بۆ مەرامی سیاسی و بۆ مەرامی بازرگانی بەکار بهێنرێت
لە بڕیاری 25 کارەکرێت بۆ بەهێزکردنی پێگەی ژن لە ناوەندەکانی بڕیار کە ئەگەر ژنی شایستە بچێتە ناوەندی بڕیار ببێتە خەمخۆری ڕاستەقینەی گەل و میلەت شتێکی خراپ نییە. لە بڕیاری 25 ئیشەکرێ بۆ بەهێزکردنی پێگەی ژنان لە دانوستانە سیاسیەکانە، واتە ژن بەشێک بێت لە ئاشتی و ئیستیقراری سیاسی لە وڵاتە. ئەمە ئەگەر بە عەمەلی بێت و بە واقعی بێت شتێکی خراپ نییە و لەوانەیە هەرێمی کوردستان بەشێک بێت لەو وڵاتانەی کە لەسەر ئاستی باڵا بێت گرنگی بە ژنان بدات، بەڵام با لەسەر ئاستی باڵا لە خەمی ڕاستەقینەی گەل و نەتەوە ژنی وڵاتەکەمان نابێت بە کولتوری هاوردەنەیەتە ناو هەرێمی کوردستان. زۆر باشە. دەڵێ خۆپاراستن باشترە لە چارەسەر. دەمەوێت بزانم ئایا پەروەردەی تاک تا چەندە گرنگە و دوای تاکخێزان لەوەی کە لە کەمکردنەوەی و توندوتی ژیانەی بەرامبەر بە ژنان دەکرێت؟ بەڕاستی ئەمە کە دەڵین خۆپاراستن باشترە لە چارەسەرکردن بە دڵنیاییەوە ئەگەر ئێمە هاتین لەسەر ئاستی پەروەردە خەمێکی جددیمان لە کۆمەڵگە خوارد و خەمێکی جددیمان لە پێگەیاندنی نەوەکانمان خوارد بە دڵنیاییەوە پارێزراو ئەبین لە هەموو ئەو هێرشیان نامۆیانەی کە ڕووی لە کۆمەڵگەکەمان کردووە، جا بە هەر هۆکارێک بێت، هۆکاری تەکنۆلۆژیا بێت، هۆکاری گۆڕانکاری بێت، هۆکاری ئەو دەسەڵاتە سیاسیە بێت و هۆکاری ئابووری بێت. ئێمە ئەگەر هاتین پەروەردەیەکی ڕەسەن و پەروەردەیەکی تەندروستمان هەبوو، ئەمەش ئەبێ خەمی گەورەی دەسەڵات بێت کە پەروەردە و پەروەردەکە پەروەردەیەکی ڕەسەن بێت کە بەداخەوە ئێستا لەم ساڵانەی دوایی ئەوە تا لە وڵاتێکی وەکو بەریتانیا ئیش لەسەر ئەوە ئەکرێت کە بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلام بخرێتە ناو مەنهەجی خوێندن و پەروەردەوە، کەچی لە هەرێمی کوردستان ئیش لەسەر ئەوە دەکەن بنەماکانی پەروەردەی ئیسلامی پەروەردەی ڕەسەن لە مەنهەجی پەروەردە دەربهێن و کۆمەڵە شت بخەنە ناوی واتە پەروەردە ڕەسەنەکە تێک بدەن. ئێوە وەکو ڕێکخراوی خوشکانی ئیسلامی چه ڕۆڵێکتان هەیە لەم پەروەردەیی کە لە تاک و خێزانەوە دەست پێ دەکات؟ ئێمە وەکو خۆمان وەکو ڕێکخراوێکی ئیسلامی کە بە درێژایی مێژووی کاری خۆمان یەکێک لە دروشمە سەرەکیەکانمان و یەکێ لە ئەرکە سەرەکیەکانمان و پرۆژە سەرەکیەکانمان لەسەر بواری پەروەردەیە، بەڵام ئێمە خاوەنی کۆمەڵگەیەکی فرەڕەهەندی فرەلایەنین، بە تەنها ڕێکخراوێک و دوو ڕێکخراو بەدڵنیاییەوە ئەو ئەرکە قورسە جێبەجێ ناکرێت، ئەبێ هەموو لایەنە پەیوەندیدارەکان بێنە سەرخەت لە پەرلەمانەوە پرۆژە لە خزمەتی پەروەردەدا بێت بە کۆمەڵێ پرۆژەی کە ئەتوانێت خزمەت بە ڕاگری پەروەردەیەکی ڕەسەن بکات. بۆ نمونە وەزارەتە پەیوەندیدارەکان، وەزارەتی پەروەردە لە جیاتی ئەوەی بێت وانەی ئاینی پیرۆزی ئیسلامی وانەی پەروەردەی ئیسلامی لە مەنهەجا دەربهێنێ، ئەبێ بەهێزتری بکات، بە قووەتری بکات، بزانێ لەکوێیە کەم و کوڕی و کەم تەرخەمی و خەلەلێکەکەی ئەوە چارەسەر بکات. پاشان ڕێکخراوەکانی تر وەزارەتی ڕۆشنبیری و لاوان ئەبێ متابعەیەکی جددی هەبێ لەسەر کەناڵەکانی ئیعلام و ئەو کەناڵانەی کە چ ناوخۆین چ لەسەر ئاستی ناوخۆن چ لەسەر ئاستی فەزاعین. ئێمە هەوڵی خۆمانە دەین، کاری خۆمانەکەین، بەڵام ئەمڕۆ کۆمەڵگەیەکی داخراو نییە، کۆمەڵگەیەکی کراوەیە. پێویستە هەموو لایەنەکان پێکەوە هەماهەنگ بوو یەکدەنگ بن، بێنە سەرخەت بۆ ئەوەی بتوانین ئەو ئامانجەی کە ئێمە و ئەوانی شەمانە تەحقیقی بکەین. ئەگەر وان نەبێت و ئێمە داوای هەماهەنگیمان کردووە لەگەڵ سەرجەم ڕێکخراوەکانی تری ژنان، تەنانەت پرۆژەی پاراستنی خێزانمان هەبووە لەگەڵ ڕێکخراوەکانی تری ژنانە و خۆشبەختانە کۆمەڵی ڕێکخراوی ژنانیش لەگەڵەوەیە لەوانەیە لە ڕووی فکری و لەگەڵ ئێمە جیاواز بوو بن، بەڵام هاتوونەتە سەرخەت، چونکە ئەمڕۆ ئێمە هەمومان هەست بەوە دەکەین کە برینێکی قوڵ لە جەستەی ئەو کۆمەڵگەیەدا هەیە. بۆ تیمارکردنی ئەو برینە قوڵە پێویستمان بە دەرمان و چارەسەر هەیە کە ئەو چارەسەر و دەرمانە
بە تەنها ڕێکخراوێک و دوو ڕێکخراو ناکرێ بەڵکو بە هەوڵ و جوهد و ماندووبوونی هەموو لایەنە پەیوەندیدارەکانەکرێ. زۆر باشە، زۆر سپاس بۆ بەڕێز خات و قومریە بەرزنجی سکرتێری ڕێکخراوی وشکانی ئیسلامی لە هەولێرەوە میوانمان بووی. زۆر سپاس دەکەین. بەڵایزدان و خۆشەویستان، بڕگە و بابەتەکانی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن هیوادارم بەدڵتان بوو بێت. سپاس بۆی کە تا کۆتایی بینەرمان بوون. تا بەرنامەیەکی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرین. ماڵتانەوە.